ئەم کارە خێرخوازیەمان کردووە لە پێش 3 ساڵ و 4 مانگەوە بەردەوامی الحەمدولillah فەزل بۆ خۆی پەروەردگار و ئامانجمان لەم کارە خێرخوازیە خۆم و برادەرەکانم ئەوەیە کەوا ئێمە خزمەتی فەقیر و هەژار و کەم دەرامەتەکانی هەموو کەرکووک بکەین و منتیقەکەی خۆمان الحەمدولillah فەزل بۆ خۆی پەروەردگار ئەوە ماوەیەکی زۆرە بەردەوامین و دەستی خێرخوازانی خۆش بێت خی گەورە پشتیوانمانە ئینشاءالله خێرخوازانی زۆر یارمەتیمانەدەن بۆ ئەم کارە خێرخوازیەمان بۆ ئەوەی بەردەوامین هەر جارێک شتێکمان نامێنێ کە داواکەین لە ڤیدیۆ شتەکەمان زوان ئەدوو ئافرەتەم خواردەمان بۆ کە نیۆڕان هێنین لێرە ئەیدینەوە بەم برایانی خۆمان و ڕۆژانە الحەمدولillah 250-300 نەفەر لێرە نانەخوا خەڵک بە مەنجەڵ ئەیباتەوە ئەو کەسانی کە سوودمەندن لێرە کریاکارەکانە کەم دەرامەتەکان هەژارەکانی ئەم منتیقەی خۆمان و منتیقەکانی تریشە کابرا خەڵک شۆرجەیە دێ لێرە کریاکاریەکە نیۆڕۆ کابرا 10,000 وەرەگری فەقیرە خەڵک عەمەلە شەعبی تێیە فەیلەقی تێیە کابرا 10,000-15,000 وەرەگرێت 4-5,000 بداتە خواردن چی بەرێتەوە بۆ جێگە داوای لە من کردوتی ئەو جێگەیمانە دێتێ بۆ ئەم کارە خێرخوازیە بۆ فەقیر و فەقاراتە منش زۆر بە دڵێکی فراوانە وتم بەڵێ ڕازیم هەتاکو ئیساکانە ئاشەکە لە ماڵ ئێمە ئەگرێ و خێزانەکەم و کچەکەمیکەن ئەو ئاشە ئەو ڕۆژانە بە ساری خۆمان دێنی لێرانە تەوزیعەکەن ئەیدێن بەو خەڵکە فەقیر و هەژارە خۆتان لە تەسویرەکە چاوتە لێ بۆ ئەو خەڵکە چێیە لێرە نانەخوا هەمووی فەقیر و هەژارە لە پەنای لە سای خوای گەورەوە دەوڵەمەندانی شاری کەرکووکە و سەرکەسانێکی تر یارمەتیمانەدەن بە هەموو شتێک کە ئێمە ئەم کارە خێرخوازیاکەن بەتەنیا ناتوانین ئێمە بکەن چونکە لەبەرەوەی مەسارفی گەلێ زۆران نزگەی بۆ 4 ساڵە ڕوا بەرەو 4 و بەرەو 5 چیە خۆی یارمەتی خەڵکە دەن و بە باشی و لەلایەنی خواردن و لەلایەنی هەندێک شتی بە هەزارەها وەک من ئاوا مەسەلەسەیەکی ژنی مردووە ژنی نەماوەتی لێرە نانەخوا ماڵیان ئاوا بێ ئەمانیش هاوکاری ئەو خەڵکە ئەکەن بە باش گرنگە بۆ هەموو فەقیر یعنی ئەگە ئەمە نەبێت خەڵک ئەزانم لێرە نیەتی پارەی نییە بڕۆن بەسەرێن 10,000